بەڵگە شەرعیەکان و واجبی تاکی مسلمانان لەسەر ئەو بابەتە چییە؟ تۆ هەموو بەڵگە بەهێزت پێ بێ بۆ ئیشی خۆت. کەسێک لەو لاوەتەوە بڵێ پێغەمبەری خوا فەرمێ فاعتەزل تلک الفرق. باشە ئەو فیرەقە بڕۆن شوڕاحی حەدیث حتى ئەوانەی ئەم عەسرە ئەڵێن ئەم جەمعە ئیسلامیانە لە هەر کوێ بوون بڕۆن ئینتیمائیان پێوە بکەن. ئەمە ئەوانە نین، ئەمە عەلمانین کە ئانە بەر دەرگای جەهەنەم وەر کەسێ وەڵامیانە داتوی خاتاگری جانبوو. خەڵکی وا هەیە لە ماڵی خۆیە دانیشتووە خەوارجە لەبەرەوەی بە کەبائر مسلمان تەکفیرەکات. مسلمانان جەمعێک ئەکەنەوە بە شێوەیەکی سلمی جوان تێکەڵێ و خەڵکاکەن ئیسلام ممارەسە ئیسلامەکەن لە زانکۆیە لە پەرلەمانە لە بازاڕە لە قوتابخانەکانە. یعنی کابرا ئەبینین بەهۆی فکرەیەک لاری خۆیەوە بە چەنەها مانگە نوێژی جومعە ناکات، سەلام لە مسلمان ناکات. بۆ لەبەرەوەی بە هەڵە تێگەشتووە لەسەر ئیشێک کە تۆ بۆ خزمەتی دینتە لەوچە بە کافرت بزانێتە. ئەفەرمێ لە کاتی جیهادە پێغەمبەری خوا دەستی دز مەبڕن. ئیمامی مەقدەسی فەرمێ ئیجماعی سەحابەی لەسەرە. بۆ خۆ ئەمە دزی کردووە. حکمەکەش ئەگەر تەعتیل کرێ مەفسەدەیەکە، لەبەرەوەی مەفسەدەی ئەوەی ئەمە ڕاکە بۆ ناو جێشی دوژمن گەورەترە. ئەم شخصە سان دوو خێر ڕووی کردە مسلمانان بزانێ ئەم دوو خێرە کامیان گەورەترە. دوو شەڕ ڕووی تێکردی بزانی ئەم دوو شەڕە کامیان شەڕەکەی گەورەترە، تۆ ئەخەفەکەی هەڵبژێری. شەریعەت لەسەر ئەم یاسە ڕاوەساوە بەدەستێنانی بەرژەوەندی و نەمانی مەفسەدە یان کەمکردنی. بەفەضڵ و منەت و بەزەی خوای پەروەردگار ئەو سنتەرە ئێوە تیا دانیشتوون، ئەو خەسەخانەی بەخشینە، ئەو ڕادیۆی سونە، ئەو هەموو وەزعی کە ڕواتە ماڵ یارمەتیەکی کەمی ئەو ڕادیۆت داوە ئەڕواتە ماڵان و خەڵک باس لە سونەتەکە لە قیامەت ئەجر و پاداشتەیە. خۆیان لەم خەزانی هەن لەم هەموو ئەجر و پاداشت و ڕوونکردنەوە و دەرز و دەورە و قورئان و خزمەتکردنی خەڵکە پارێزیە بۆ وەڵا کاکە ئەم جەمعە تاوانی تایە. تۆ بڵێ وەڵا جەمعێک بێت لە دەرچوون لە مەدینەوە بۆ جیهاد، لە مەکەوە جێش بەڕێکەوتۆ نزیکی مەدینە بوونەتۆ، یەک لە سەرسەی جێشەکە بە نیفاق هەڵگەڕاوە دووە بەرەو مەدینە. کاتێکیش هەڵگەڕانەدەوە چیان بینی؟ کاتێ جێشی کافرەکانیان بینی. کابوو تۆ بڵێی وەڵا من جەمعێک دروستەکەم هەمووی وەکو سەحابە، ئەمە ئەسڵەن نە لە دین تێگەشتووە ئینسان نە ژیرەکەیشی تەواو، چونکە لە مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە دروست نەبووە.